بەگومان ئەوانەی کە لە پۆلی 12دان دوای ئەوەی سترس و قەلەقەیەکی زۆریانە بێت و دوای هەوڵێکی زۆر دەدەن تاقیکردنەوەکان ئەنجام دەدەن و نمرەیەکی ئەوەی کە هەوڵیان داوە بە پێی هەوڵ و ماندووبوونی خۆیان بەدەستدایەنەوە. دواتریش قۆناغی پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین دێتە پێشەوە کە مەژەیەکە بێت لە قۆناغە هەستیارەکان لەو قۆناغانەی کە 2 بارە و 3 بارە خوێندکار تووشی سترس و دڵڕاوکێ دەبێتەوە، نازانێت چ بەشێک هەڵبژێرێت، نازانێت چۆن ڕیزبەندی بۆ بەشەکان بکات. لە بگومان خۆشبەختانە چەندین شوێن و دەستگا و هەروان ناوەند و ڕێکخراو هەیە کە هاوکاری خوێندکاران دەکەن لەم بابەتە. و دوای ئەوەش دووبارە سترسێکی دیکەیەتەوە کە دەستپێکردنی خوێندنە لە زانکۆ پەیمانگاکان و هاتنەوەی ناوەکانە لە بەشەکاندا. و باس لەوە دەکەین بزانین ئایا کاتێک کە ناوەکان دێتەوە لە بەش و لە بەشەکاندا لە زانکۆ پەیمانگاکان ئایا پێویستە خوێندکار چی بکە، چەند قۆناغی ئەمێنێت دوای هاتنەوەی فۆرمی زانکۆلاین و ناوی خوێندکاران لە بەشەکاندا چەند قۆناغی دەمێنێت بۆ ئەوەی دەست بە خوێندنی زانکۆ پەیمانگاکان بکرێت و پێویستە چی بکات لەم ماوەیەدا و ئەو پێویستیانەی کە پێویستە بیبات لەگەڵ خۆیان بۆ زانکۆ پەیمانگاکان بۆ ئەوی خۆی ناو نووس بکات و خۆی تۆمار بکات چین. و هەندێک کەسیش یاخود هەندێک خوێندکاریش لێرەدا کە ناویان دێتەوە لەوانەیە بەشەکەیان بەدڵ نەبێت یاخود شوێنەکەی کە ناوەکەی لێ هاتوتەوە بەدڵی نەبێت دوور بێت بۆ ئەم هاتوو چۆن نەتوانێت بکات. دابەزاندن هەیە لێرەدا، بزانین دابەزاندنیش چۆن ئەکرێت و وردەکاری دابەزاندنی نمرە و کۆنمرە چییە لە بەشێکەوە بۆ بەشێکی دیکە و کۆمەڵێک بابەتی دیکە لەسەر ئەم تەوەرەمان دەخینە ڕوو گفتوگۆ دەکەین بە تایبەت لەسەر پەیوەندیکردنی دەرچوانی پۆلی 12 بە زانکۆ پەیمانگاکانەوە با میوانداری پێشەنگ مەحموود بەپرسی ئۆفیسی گشتی سەنتەری پەرپێدانی لاوان کە لە سۆدۆ لەگەڵماندا. زۆر بەخێر کاک پێشەنگ. بەخێر بن ناخوا. سپاسمان بەخێر بن. کاک پێشەنگ با لەو دەست پێ بکەین زین ئایا قوتابی و خوێندکار کە پۆلی 12 ئەکات و فۆرمی زانکۆلاین پڕ ئەکاتەوە کۆمەڵێک سترسیەتە پێش دوای پڕکردنەوەی فۆرمی زانکۆلاین ئایا چەند قۆناغی ئەمێنێت ئەم خوێندکارە بۆ ئەوەی دەست بە خوێندنی زانکۆ پەیمانگا بکات؟ سپاس بۆ بەڕێستان. من ئەمە لێرەوە دەستخۆشێک لە پەیامی ڕۆژی کەناڵی ئاسمانی پەیام بکەم. بەجددی پەیامی ڕۆژە ئەمڕۆکە ڕاگەیاندنی ناوی زیاتر لە 50,000 خوێندکاری دەرچووی پۆلی 12 بۆ زانکۆ پەیمانگاکان لە هەرێمی کوردستان واتە ئەندامی 50,000 خێزان ڕووەکە لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان. دیارە وەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد لە پێشوا قۆناغی پڕکردنەوەی سیستەمی زانکۆلاین بوو لە کوردستانە. سپاس بەخوا ئێمە هاوکارێکی جددی بووین لە سەرتاسەری هەرێمی کوردستان بێ بەرامبەر دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستانی هاوکارێکی جددی بوو لەم پرۆسەیە کە ساڵانە بە نزیکەی وا 20 ساڵە هاوکاری دەرچوانی پۆلی 12. دیارە چوونە زانکۆ قۆناغێکی دیکەی ژیانی خوێندکارە چۆن وەکو لە باخچەوە هەتاوەکو سەرەتایی و ناوەندی و هەموو قۆناغەتی ئەپەڕێ. قۆناغی زانکۆ قۆناغێکی زۆر جیاوازە لە قۆناغەکانی دیکەی ژیانی خوێندکار کە 12 ئامادەی تەواوە کاتۆ ئەچی سیستەمی ژیان تەگۆڕێ لە قۆناغی ئامادەی یابووی لە چوارچێوەی بینایە کابوویت ئەچیتە فەزایەکی فراوانتر لە قۆناغی ئامادەی یابووی لە جلوبەرگا شێوازێک لە جلوبەرگ دیاریکراوە لە قوتابخانەکانە لەبێ شێوازی جلوبەرگ دیاریکراو نییە بۆت نەبوو هیچ ئامریکی ئەلکترۆنی مۆبایل و چیت پێبێ لەوێش جیاوازە بۆیە هەر چوونە زانکۆ بۆ خۆی ژیانێکی جیاوازە تەمەنێکی جیاوازە تەواو تۆ تەمەنی تۆ بوو بە 18 ساڵ لە ڕووی قانونیەوە مامەڵێکی جیاوازتێ لە ڕووی شەرعیەوە مامەڵێکی جیاوازتێ بەرپرسیارەتیەکی گەورەیە تەواو تۆ گەیشی بە قۆناغێکی بەرپرسیارەتی 18 ساڵت تێپەڕ کرد بۆیە ژیانی زانکۆ گۆڕانکاریێکی گەورەیە لە ژیانی ئینسان بەڵام ئەم گۆڕانکاریە ئێمە ئەگەر دەست پێ بکەین بۆم گۆڕانکاریە چۆن هەر ئەوە نییە بڵێ وەڵام چوومە زانکۆ و ناونیشانێکم هەیە و بڕوانامێک بەدەستێنم گۆڕانکاریەکە لە معریفەوەیە زانکۆ ناوەندێکی گەورەی معریفیە ناوەکەی بە ناوی خۆیەوەتی کۆکەرەوەی زانینە کۆکەرەوەی معریفەیە کۆکەرەوەی ئەدەبە کۆکەرەوەی ڕەوشتە بۆیە قۆناغێکی تێپەڕاندنی قۆناغێکی گەورەیە تۆ چە ناوەندێکی معریفی گەورەوە ئەم ناوەندە معریفیە گەورەیە ئەگەر بێت و بیبڕیت نەتیجەکەی چی ئەبێت تۆ ئەمە لە خۆ تابەدی نەکردێت چونکە چاوەڕوانی ئەوە لە تۆ ئەکرێت چوار ڕۆژی کە تۆ چی بۆ ناوەندێکی معریفی هاتی و چی لە سلوکی تۆ گۆڕا چی لە تەبیعەتی تۆ گۆڕا چی لە فکری تۆ گۆڕا چی لە عیلم و زانستی تۆ گۆڕا بۆیە چوونە زانکۆ ئەبێ هەموو ئەم گۆڕانکاریانە
لە خودی خوێنکارە دروست بکە هەرچەند ئێمە حەزەکەم دوای ئاماژەیەک بکەین ئەگەر لە یادی نەکەین زانکۆکانی ئێمە تێبینیمان زۆرە لە سەر لە کوردستانە لە هەڵس و کەوت و لە ڕووی معریفی و لە ڕووی دەست بە سەراگرتنی حیزبی و ناوەندەکان سەرڕای و تێبینیانە هەر باشن بەڵام ئێمە تێبینیمان زۆرە لەسەر ئاستی ڕانکینی زانکۆکان نەک هەر لەسەر ئاستی جیهانە لەسەر ئاستی عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کێشەمان لە ڕانکێکی زانکۆکانمان هەیە لەسەر بە سیستەمکردنی زانکۆکان کێشەمان هەیە ئەوە کێشێکی دیکەیە بەجددی لە زۆر بواری دیکە ئێمە کێشەمان هەیە لە زانکۆکان بەڵام ئەگەر مەجال بوو تیشکێکە خەینە سەری مەجال نەبووەوە زۆر بام بابەتە ڕبتکەینەوە بە سنتەرەکەی ئێوە لاوان خۆ دەزانی مەمەسا پێشنگ ئەگەر ئەوە ناکی چێ زوو یا درەنگ چوو بێتە قوتابخانە یا مابێتەوە ئەوەی چێتە زانکۆ 18 ساڵە لە قۆناغی نەوجەوانەوە سەگەر کەسێک لە پۆلی 12 دەتاوانێ بکات لە نەوجەوان ڕاژیرەوانێ لەبەرەوەی هێشتا 18 ساڵی تاوا نەکوێ نەگەیشتۆ بە 18 ساڵ لە دوای ئەوە گەوریت پێوتێک گەنج ڕۆڵی گەنج لە زانکۆیە دەبێت چی بێ بەراورد بووی کە پێشتر نەوجەوان بوو چونکە وەک خوێندنەکەنی هەر لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر لە ڕووی فیسیۆلۆجی و تەمەن و بیرکردنەوەشەوە ئەم کەسە لە نەوجەوانەوە ئەبێتە گەنج ئەبێت چۆن تەعامل کا لە زانکۆ هەر کاتێکێ ماڵێن ڕۆڵی گەنج یەکسەر زیهنی ئینسان بۆ ڕۆڵی گۆڕانکاریە ڕوە هەر کاتێکەڵی گەنج ڕۆڵی گۆڕانکاری لە خوێندن لە عیلم لە معریفە لە کۆمەڵایەتی لە سیاسی هەموو بوارەکانی گەنج کە ئەو تۆ تەمەنێک تێپەڕێنیگەی بە قۆناغێکی گەنجێتی پێوترێ قۆناغی وزە توانە گۆڕانکاری ئەبێتەوە ئەم گۆڕانکاریە خوێنکارم گۆڕانکاریە لە ناخی خۆیان دروست بکە لە ناخی خۆیان ببێ بە خوێنکارێکی بەتوانە بەجوهد نابێ خوێنکارێکی ڕووخا و بێتاقەت و تەمبەڵ و ئەها کۆمەڵێشتی دیکە دروست بێ لە ناخی ئینسانە کاکدانە ئێستا لەش کوردستانە شتێک هەیە کار لەسەر ڕووخاندنی گەنجیە وڵاتاکە لە ناخە کار لە ناخێکە پێی ئەڵێ مەچۆ زانکۆ ئەو بەشی هاتۆتە خراپە ئەوەی هاتۆ واکە تۆ ناتوانانی گۆڕانکاری بکەیت تۆ ناتوانانی ئەمە بکەی ئەمە لە هیچ شوی دنیایان نییە من بە ئەزمموی ئەوەی کە لە دەرەوەی وڵات بووم بە خوێندنی دیکە ڕۆیشتوم بە چەند وڵاتێکا سرم داو لە ناوەندی زانکۆ خوێنکاران و شوێنانی دیکەی بەشێک لە وڵاتان شتیوانیە لە دنیای باشە ڕۆڵی گەنج لێرەیە خۆی چییە ئەوە ئیشی لەسەرکرێ بەس خۆی بێت تەسلیم بێ بنمونە مامۆستا پێشنگ 3 ساڵی ڕابردوو لە زانکۆکانی هەرێمی کوردستان بەتایبەت بوونی ئاگادارم لە زانکۆی سلێمانی دەرماڵی قوتابیان کەشتێکی زۆر سەرەتاییە خەرج نەکراوە بۆ قوتابیان بەڵام یەک قوتابی زانکۆ قسەی لەسەر نەکردووە من کەوتم تێبینیم هەیە لەسەر زانکۆ تێبینیمان لەسەر زۆر شتێ تێبینیەکەوەی دەرماڵەکان کوان تێبینیەکمان لەسەر ئاسی عیلمی و معریفی هەیە ئایا ئەو بەشانی لە زانکۆ ئێستا خەڵک پێگەێنن 4 ڕۆژیکە ئەتوانێ ئەمە بچێتە سەرکار ئەتوانێ بتوانێت بۆ خۆی پێدا بمەزرێنێ لە شوێنێک ئەتوانێت کارێکی دەست بکەوێ ئەتوانێت گەنجێک بێ ئایندەی خۆی دابین بک ئێمە تێبینیمان لەسەر ئەم شتانی زانکۆ هەیە ئێمە ئەزانین زانکۆ بەشی هەیە تا ئێستا لەبەر خاتریەوەی مامۆساکانی بێ شوێن نەبن مامۆساکانی زانکۆ ئەگەر نا لە وڵاتی هیچ بەرهەمێکی نییە ئێمە تێبینیمان نەک بەلایەنە سلبێکە من باسیکەم ئەکرێ و بەشانەی زیندوو بکرێنەوە شوێن و جێگەی بۆ بدۆزرێتەوە کاری خۆی بک لە هەموو دنیا هەموو بەشانە هەن بەڵام لە کوردستانە لە زۆر بوارە ئاوها کارەکرێت ئێمە قسەمان لەسرم لایەنە حیزبی و ئەو عقلیەتی ئیدارەدان و عقلیەتی بەڕێوەبردننی زانکۆکان و بەشەکانەوانەیمە تێبینیمان زۆر لەسەرەیە بۆیە بۆتمەوە کاتێکی کە ڕەنگە پێویستێ باسیکەین بەڵام لەسەر ڕۆڵی گەنج ئەوەی کە گرنگە گەنجە بێ خۆی دروست بکە زانکۆ مەزدەرە سەرچاوەیە یعنی کەسێک چاوەڕێ ئەوە نەبێ بچێتە زانکۆ بۆ خۆی لە زانکۆکە هەموو شت فێرە بێ نا لە زانکۆکە هەر بە مێژووا هاتووە لە زمانی ئێمە و پێش ئێمە بێخ بۆ خۆی بگەڕێ بە دوای سەرچاوە هیچ کاتێک مامۆستا لە زانکۆیە کە دێتە ژوورە محازەرێ شەرحەکە وەکو ئامادەی نییە گۆڕانکارێکە کێ ماڵین لە ئامادەی ئامادەی ئەڵێت تۆ ئەوەندە کتێبت هەیە 7 کتێبت هەیە و 7 ئیمتیحانەکەی 8 کتێبت هەیە ئیمتیحانەکەی لەوێ شتێک نییە ناوی 7 کتێب بۆش کتێب بێ مامۆستا بابەتێک باسەکە محازەرەیەکە بێ 50 سەرچاو بۆ خۆت پەیداکەی چەند سەرچاو پەیداکەی ئێمە کێشەمان لەسەر ئەمە هەیە ئەوە خوێنکار لە جامیعەی شاد چاوەڕێ ئەوەی تەنها و مەرزەمەی کە پێی ئەدرێ هەموو عیلمەکەی لە مەرزەمێ کاکدانا ئێمە لە دوای ئەمە کێشەمان هەیە خوێنکار هەیە لە شەریکێک لە شوێنێک مقابلە ئەکرێت
لە زانکۆکەی تەواو کردووە بەشێکی باشی تەواو کردووە دوایەمە هیچی لێ نازانێت کێشەی شەریکەکەەوەی ئێمە تقریبان 1 مانگ پێشتە خەڵکمان ناردەوە بۆ شەریکە مهندسەی تەواو کردووە باوەڕەکەی ناوی زانکۆکە ناڵم لە دەیەکەمەکەی سەر ئاستی زانکۆکە بەشەکە بووە مقابلەیان کرد 2 جاریان مقابلە کرد و خاتریان گرتۆ دەرنەچووە کێشەی و معریفەیە هەیە فێری ئەو زانینە نابێ وەیە کە چوونە زانکۆ پێی وانە بێت تەنها کتێبێک و مەرزەمێک و شتێک کە پێی ئەدرێت تەنها ئەوە عیلمەکەی ئەوە نییە ئێمە وا فێر ئەکراین لە زانکۆ مامۆستا بابەتێکی باسە کرد بڕۆ بە دوای سەرچاوایە بگەڕێت دە سەرچاوە بی سەرچاوە چەندێکی لەسەر خوێنیتەوە ئەبێتەوە معریفەیەکی گەوری لێ پەیدا بکەیت 4 ڕۆژیکە لە زانکۆیەک لە قوتابخانەیەک لە شەریکاتێک لە شوێنێک تەنها ئەو مەرزەم و کتێبە نییە 50 کتێبی دیکەی لەسەر باس کراوە زۆر باشە کاک بەشنگۆ کۆزانین هەنێک خوێندکار لۆی کە ناویێتەوە لە بەش و زانکۆکاندا بەشەکەی خۆی بەدڵە هەنێکیشیان بەشەکەی بەدڵ نیە لەوانەیە دابەزاننی دەرەجە بکات ئەبێت لێرەدا ئەو قوتابی خوێندکاری کە ئەم ناوی بۆ هاتوۆتەوە لە بەشێکدا کە بەدڵی نیان ئێوەدا بەزاند بکە ئەبێت چۆن تەعامل بکات لە ڕووی نەفسی خۆیەوە بۆ ئەوی خۆی کۆنتترۆل بکات ئەمە خۆی ئەمە 2 ڕاهەندی هەیە یەکەمیان ئەوەیە کە خوێندکار بە هەڵە فۆرمەکەی پڕ کردوێتەوە یا لە شوێنێک بۆی پڕکراوەوە هەڵی فۆرمەکە یانیش نمرەکەی بای ئەوەندە بۆ لە شوێنێک بێتەوە ئەکرێ دابەزاندن بکات دابەزاندن ئاساییە بۆ بەشێک بەڵام نزمتر لەو بەشەی کە لی وەرگیراوە ئەوە بابەتێکی مەسە سیستەما باسەکەی زۆرە بەڵام ئەوەندەی کە هەیە ئەکرێ نزمتر بۆ ئەو بەشەی کە لی وەرگیراوە کەمترین کۆنمرە بۆ بەشێک کە دابەزاندن بکە بەڵام من ئەوەنداڵم خوێندکار مەرج نییە ئەو بەشانی کە دێنەوە بە دڵی ئەو بن چونکە نمرەکەی ئەویش مەرج نییە ئەو نمرانە بن لە ئاستی ئەو بەشەیا بن بۆیە تەعامل زۆر مهمە ئینسان کە لە شوێنێک وەرگیرا ئەبێ خۆی لەگەڵ مرتاح بکە تەواو تۆ لەم بەشە وەرگیراویت ئەبێ خۆتی تیا پێ بگەێنیت لەو بەشە وەرگیراویت خۆ مەرج نییە احتیمالەن 50,000 خوێندکارە 20,000 خوێندکاری بەدڵی خۆی بە 30,000 بەدڵی خۆی نەبێ ئەو بەشانە تۆ نمرەکەت ئەوەندەیە دەسەڵ هەر ئەوەندە تواناتەیە یا جاری واشی قسمەتەکەی تۆ لە وایە ئێمە لەگەڵە مشکێ شەمانەیە ئەنی نەمانتوانیەوە قەنەعات بکەین بەو خوێندکاران ئایا ئەمە ئامادەیە مامۆساکانە شوێیە تۆ ئەم قسمەتەی تۆ زۆر مهمە ئێستا من خۆم یەکێک بوو لەوانەی کاتی خۆی کە پۆلی 12 تەواو کردووە حەز و ئارەزوم لە قسمێک بوو قسمێکی دیکەم بۆ هاتەوە نمرەکەی من ڕەنگە بە 1 جیاوازی 1 2 نمرەوەم بۆ نەهاتەوە ینی هەموو جارەموت ئەمە خێرێکی تایە بۆ من قسمەتێکی منی تێدا باوەڕکەی دوایی کە من تەعین بووم بە مامۆسا هەمووانەیە و بەشیان تەواو کرد 2 ساڵ دوای من تەعین بوو 2 ساڵ دوای من تەعین بوون و بەشیان تەواو کردووە بۆیە هەموو ئەوانە خێری تایە قسمەتێکە و تووشی تۆ هاتووە بەشێکی پەیوەندی بە نمرەکەتەوەیە بەشێکی پەیوەندی بە هەڵی فۆرمەوە هەیە بەشێکی پەیوەندی بۆ منافەسەیە کە تۆ چوویتە ناو منافەسەیە و تۆ تایە دەرنەچوو هەموو ئەوانن بەڵامی تر بەشی دابەزاندنی شێ و مەجای دابەزاندنی شێ بەڵام لە سەرتاوەیە بخوێنکار مامەڵە بکە لە زانکۆکە ڕۆژی یەکەم و دووەم ئەڕوا مامەڵە بکە بە زووترین کات کە مامەڵی کرد لەو زانکۆی وەرگیراوە بڕوا دابەزاندن بکە بۆ ئەو زانکۆیی کە ئەوێ بڕوا بۆ ئەو بەشە بڕوا ئەوە ئەبێ یەکسەردا هەمووشی بە سیستەم ئێستاکە ئەکرێت هەموو بە سەعاتێک ئەم سیستەمە بکات و چێت تۆماری زانکۆکان و لەوێ کارەکەی بۆ ئەکرێت و ئاسانکاری کراوە لەو بوارەیە باش مامۆستا پێشەنگ بینە سەر شوناسی قوتابی ئەم کەسە کوڕێکچە کە لە ئامادەی بووە لە ئامادەی گەڕەکەی خۆیان خەڵکی و گەڕەکەی خۆیان بووە لەو قەزا و ناحیکەلی بووە یا لەوانەیە لە ئامادەیەک بوو بەس کوڕان یا بەس کچان بوو بێ ئێستەیەتە زانکۆ خەڵکێگەی لە دوهۆکەوە لە هەولێرەوە لە قەڵازیەوە لە کەلارەوە هاتووە ئەگەر کوڕە کچی لەگەڵایە ئەگەر کچێسە کوڕی لەگەڵایە چۆن شوناسی خۆی لەم نێوەندەدا بپارێزێ وکو گەنجێک ئەمە بابەتێکی گرنگی زانکۆ ئەمەیە ئەگەر بڵێم خەتەریاتێکی گەورەی زانکۆ ئەمەیە کە زانکۆکانی ئێمەی تێکەوتو ئەمەیە ئەمە جێگەی هەڵوێستەکردنە لە شارەکانی کوردستانەوە خەڵک هەرێکی بە تەبیعەتێکی جیاواز دێ ڕاست لە شارێکی جیاواز دێ لە کولتورێکی جیاواز دێت هەروایە کولتور و فەرهەنگی شارەکانی ئێمە هەموو لە یەکتری جیاوازین زۆر جارم بە لەهجە و قسەکردنی لە یەکتر جیاوازی گەرمیانیەک هەولێریەک کۆییەک ڕانیەک سلێمانی هەڵەبجە هەموو لە هەجەمان جیاوازە ئەوە شتێکی سروشتیە کچان و کوڕان لە سەتا ئەگەر بڵێم 99 ڕەنگە دروست بێ لە ستا 99 ئامادەیەکانی ئێمە جیاواز کچان و کوڕان بەتایبەت لە ناو سنتەری شارەکە هەر زۆربەی شارەکانی کوردستان مەگەر زۆر شوێنێکی دوورە دەست بێ ئەگەر نا ئامادەیەکان هەموو جیان دێتە ناو شوێنێکی دیکەوە کە پێی وترێ
زانکۆ و کچان و کوڕان تێکەڵن چۆن مامەڵاکرێ لێرە زۆر مهمە. من لێرە یەک شتێکەڵم پێشەوێ مەسەر باسی مامەڵەکە باوکان و دایکان ئەبێ وریای یەکشت بن پێیان وان نەبێ کوڕەکەیان کچەکەیان چوو بۆ زانکۆ ئاسێکی زۆر گەورەیە پێویستی بە چاودێری نییە ئەوە زۆر خراپە. ئێمە لەمەیە لێرەیە خێزانەکانی کورد کاڵێک کوڕەکەمان کچەکەمان چووە زانکۆ ئەوە ئاستێکی زۆر گەورەیەت تەواو ئێمە پێویستی بە لێپرسینەوە نێ نا پێویستی بە چاودێریکردنە. ئەگەر پێشتر 4 ساڵ لە قوتابخانەوە بێت ئێستا 8 ساڵ لە زانکۆیە. ئەگەر پێشتر هەموو ڕۆژێک هات بێتەوە بۆ ماڵ ئێستا لە داخلیە. پێویستەکە سەردانێ بکە پێویستەکە بزانێ هاوڕێکانی شێن هەموو ئەمانە زۆر پێویستە. پاشان مامەڵی کچ و کوڕ لە زانکۆیە. من لێرە ئامۆژگاریەکم هەیە بۆ خوێندکارانی زانکۆ هەرچی ئەکەیت تەنها لە پێویستیە لەگەڵ بابەتێکی پێویستیە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر مامەڵەکە لە بابەتی دیکەی ناپێویستیە سنوورە کێشێ بۆ کاری خراپتر. هەموو ئەوانەی دیکە لە زانکۆیە مەسەد ڕێگایەکی خراپت تووشە بێت لە خوێندنە بیت لە کۆمەڵە بابەتی دیکە ئابیت. سەرنجام ئێمە ناو کوردستان لە ڕووی ئاینی و کۆمەڵایەتیەوە ئێمە ناوچەیەکی جیاوازین لە شوێنی دیکە بۆیە ئەبێ حساباتی هەموو ئەو ناوچەکان بکرێت ناکرێت تۆ باوکرد دایکرد 18 ساڵ تۆی بەخێو کردووە هاتوویتە زانکۆ هەموو شتێک وەلاوە منی تەنها حەز و ئارەزۆکان بە کورتی خۆت ون نەکەی خۆت ون نەکەی نابێ خەڵک خۆی ونکە یعنی تۆ ئەمە خۆ ونکردنە وامان هێچێ دەزانکۆ خۆی ونەکە کەسایەتی خۆی عایلەی خۆی بنەماڵی خۆی ناوچەکەی خۆی هەموو ونەکە باوەڕکی کاکدانە زمانی خۆی لەهجەی خۆی ونەکە لەهجەی ناوچەکەی خۆی ونەکە فەرهەنگی ناوچەکەی خۆی ونەکات. ئێمە هەمومان بۆ جوانی لە ناوچەی خۆمان کە لەهجەیەکی خۆمان هەیە کە کلتورێکی خۆمان هەیە. تۆ چاوەڕێی کە کوڕەکەت بێتەوە لە زانکۆ معریفەکەی گەورەتر بوو بێ نەک چاوەڕێوەبی معریفەکەی خۆی دانابێت ئەدەبەکەی خۆی کەم کردبێتەوە لە ڕووی ڕەوشتی و ئاکارەوە دایگرتە بێت کەمی کردبێتەوە نا بۆی مامەڵەکردنی ڕەگەزی بەرامبەر زۆر پێویست نەبێ سەرنجامێکی خراپە بێ ئەوە نەک هەر ئێمە بڵێن وەکو کۆمەلگایکی مسلمان ئێستا کۆمەلگای ڕۆژئاوایی و ئەمریکی و هەموو ئەوانی دیکەش وڵاتانی شەرقی شەوانی کە شوعیەتن لە چینیش من لەم چە ڕۆژە متابعی چینم کرد چین هەوڵەدا بۆ ناوەندەکانی خوێندن ئەوانەی خوارەوەی ژیاب بکاتەوە یعنی مامەڵەکان من ئەوانەی کە خوێنکارن ئێستا خوێنکاری کورد زۆر هەیە لە وڵاتی چین ئەوانە کە وڵاتێکی شوعیەتە باوەڕی بە هیچ ئاینێکی ئاسمانی نییە لەوێ ئێستا کار لەسەر چیەکەن کار لەسەرەواکەن کوڕ و کوجیاکەنەوە لە ناوەندەکانی زانکۆیش بۆیە بۆ لە ڕووی مەعریفی و لە ڕووی ئەو تێکەڵاویە سەرنجامێکی خراپی هەر لە ڕووی مەعریفیەوە وان بیرداواکەنە لە ڕووی مەعریفیەوە سەرنجامێکی خراپیە چونکە حەزوارەزۆکانی ئینسان لە خوێندن و لە عیلم و مەعریفە و ڕاکێشە بۆ لایەنێکی دیکەی ئەخلاقی کە خراپە بۆیە ئەبێ خێزانەکانی چاودێری کچان و کوڕانیان بن تاکی ئەمەی جاروا بۆ هەر چاودێری کچەکەی کردووە بەعکسەوەی ئەبێ چاودێری کوڕەکەیگە زیاتر نەکا کەمتری نەکا لە کچەکەی بۆیە ئەوە مەقسەد هەردوو ڕەگەز پێویستە چاودێریکی جدی بکرێن قسەیان بۆ بکرێ و وشیار بن لەوەی کە لە زانکۆ هاوڕێتی کەسانێک نەکەن سنوورەکانیان بەلایەکی دیکە بەرە هاوڕێتی زۆر گرنگە لە زانکۆ ئەم هاوڕێی تۆ کچێکە یا کوڕێکە ئەم هاوڕێی تۆ دینداریەکە یا لە ڕووی دینداریە و لاوازە ئەم هاوڕێی تۆ کەسێکە بە دوای عیلم و مەعریفە کەوتووە یا کەسێکە بە دوای هەوا و ئارەزووی خۆی کەوتووە ئاخر زانکۆکان ئەوەن جاری وایە تۆ لەگەڵ کەسێکە هاوڕێی ڕۆژی 4 جار تۆ ئاباد بۆ کافتریایەک بەڵام ئەگەر هاوڕێتی کەسێکی دیکە جیاوازە هاوڕێتی کەسێکی 4 جار تۆ بۆ کتێبخانە بە لە زانکۆ بۆ کتێبخانەی زانکۆیە 4 سەر چاوا خوێنیتەوە زۆر جاران لە محازەرە نییە ئامادەی محازەرەکان نابێ بۆ لەگەڵ هاوڕێکی لە کافتریایە کە دوای حەز و ئارەزۆکانی کەوتووە بۆیە زۆر جاران گرنگی بە دەرچوون و بە گەڕان و بە خواردن و بەشتی دیکە و ئەوانە ئەدرێت ئەوە خراپە خوێنکار نابێت کە چۆ زانکۆ چاوی لەوە بێت چونکە من چاوم لەوەیە ڕۆڵەکەی من کە هاتەوە کەسێکی زۆر بەتوانە بێت کە هاتەوە ببینم لایانی معریفەکەی داناوە ئەوە زۆر خراپە بۆیە دەرچوانی زانکۆ و پەیمانگاکانی ئێمە بە ڕێژەیەکی زۆر کە ئەگەڕێنەوە لە ڕووی عیلم و معریفە و خراپن ئەشێ گۆڕانکاری زۆر لە جلوبەرگیا دروست بوو بێت بەس گۆڕانکاری لە ئەزمون یا دروست نەبووە
کێشەی ئێمە ئەوەیە لە ئەزمونە گۆڕانکاری دروست نەبووە، لە عیلمەکەی دروست نەبووە، لە مامەڵەکەی دروست نەبووە لەگەڵ خەڵکە. ڕەنگە مامەڵەیەکی لەگەڵ هاوڕێیەکە لە شوێنێکە مامەڵەیەکی کردووە 4 ساڵی زانکۆ دێتەوە نازانێت مامەڵە لەگەڵ هاوڕێکانی خۆی لەگەڵ هاوپۆلەکانی خۆی کە پێشتر هەی بووە هاوگەڕەکی خۆی خێزانەکەی بنەماڵەکەی خۆی ئەم مامەڵەیە بکە مامەڵێکی جوان. ڕەنگە کۆمەڵە شێواز و ستایل و جل و بەرگ و لەگەڵ ناوچەکەی خۆیان نەگۆڕێ بێتە جێگای قسە و تانە و تەشەر و ئەوانە. بۆیە ئەبێ هەموو ئەو لایەنانە ڕەچاو بکرێت. جاکاک بەشنگ لەوانەیە ئەم بابەتانێک کە تۆ باست کرد پەشیمانی لە دوا بێت، خوێندکارەکە پەشیمان بێ لە دوای ئەوەی کە تەخەڕوجی کردبی بکاتەوە بڵێ من کاتی خۆی لە زانکۆیە بۆچی ئەو کارانم کردو بۆ هەڵسو کەوتم کردووە، بۆچی ڕفیقایەتی هەندێک خوێندکارم کرد و هەندێک کەسم کردو لە جاتی ئەوە ئەزمموی خۆی بەرەو پێش بردایە و لە ڕووی خوێندنەوە خۆی باشتر کردایە بۆ ئەوەی خوێندکار پەشیمان نەبێتەوە لەو 4 ساڵی کە لە زانکۆیە خو لەو 2 ساڵی کە لە محەدەکانە پێویستە چی بکات؟ بەڵێ جا من جۆم لە خوێندکارێگر تازە زانکۆی تەواو کردو وتی من سوپاس بەخوا لە 180 زانکۆم شانازی پێواکەم لە 120 لی پەشیمانم ئەگەر ئەواقلی ئێستام هەبووە ئەو 120ش مەکرد بە شانازی زۆر گەورەیە خوێندکار گەورەیە بۆ خوێندکارێک کارواتە زانکۆ شانازی بکە بە 4 ساڵی زانکۆیەوە کە تەواوی کە شانازی پێوە بکە زۆر خوێندکارێک کە تەواوێکە شانازی پێواکە ئێمە بۆی شانازی پێوە بکەینە بێ هاوڕێتی زۆر گرنگە لە ژیانی ئینسان هاوڕێ هەموو شتێکی تۆ ئەگۆڕێت هاوڕەتی لە ژیان تا ئەکرێ بتکا بە کەسێکی زۆر زیرەک و بتوانە کەسێک بک بە کەسێک زۆر بە ئەخلاق کەسێکی زۆر بە ئەدەب کەسێکی زۆر بە ئەزمون کەسێکە زۆر چاوکراوەی هەبێ ئەکرێ هاوڕێش بتکا بە کەسێکی داخراو هاوڕێ بتکا بە کەسێکی گۆشەگیر زۆر جاران ئێمە لە زانکۆ بینیمانە هاوڕێ کەسێکی ڕۆ بە کەسێکی گۆشەگیر یانێم کەسە داخراو بوو مامەڵەی نەبووە 4 ساڵش لە پارێزگایەکە بووە شارەزایان پارێزگایە نەبووە ینی باوەڕ بکە زۆر شوێن شارەزان نەبووە نەگەڕاوە نەیبینیوە چاوکراوە نەبوو کە تۆ چه زانکۆ بێ لە کۆمەڵی ڕۆ چاوکراوە بی بگەڕیت ناوەندی علمی بگەڕی ناوەندی معریفی بگەڕی ئەمە هاوڕێ زۆر کاریگەری لەسەر ئینسانێ پاشان هەوڵدان بۆ ئەو بەشەی کەلی ئەخوێنی زۆر گرنگە یانی تۆ تەواوی ئەکی بەشێکە تەواو کردووە ناکرێت تۆ نەزانێن بەشە چییە ناکرێ مامۆسایەکی لە زانکۆ باسی کردوتی منم خەریتێم 4 ساڵ با خوێندکارێک گوتوەتەوە لە جوگرافیا کە تەواوی کورە بۆ بە مامۆسادا مەزراوە جوابیان بۆ نردی و مامۆساییش لەسەر و خەریتە نازانێت نەخشێ نازانێت 4 ساڵی خوێندووە زۆر مهمە خوێندکارێکە لە زانکۆیە ئەبێ 4 ساڵی تەواو شانازی بۆ بکە کە شتێک لە قسمەکەی لە بەشەکەی خۆی ئەزانێ و قسمی کە وەرگیراوە نەکیچی لێ نەزانێت ئەوە گەورەترین پەشیمانیە خوێندکاری ئێمە بەشێکی کە تەواوی ئەکات ئەو بەشەی تەواویەکە لە بوارێ ئەو بوارەیە شارەزایی نییە گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە خوێندکارانی دەرچووی ئێمە لە شوێنێک ناتوانن ئەو توانای خۆیان بەگەڕ بخەن خوێندکارم بینیوە 4 ساڵی ژمێریاری خوێندووە چاوەڕێەوە بە خولێکی ژمێریاری ببینێت بۆی کۆمپانیایەک داوای بکات پەشیمان بووە ئەو 4 ساڵە ئێستا $500 $600 خولێک ببینێ ئەی 4 ساڵ چیت کردووە زانکۆ بەڵام بە پێچەوانی شە خوێندکارمانێ 4 ساڵی زانکۆی خۆی بڕعیلم کردووە خوێندکاری وامانێ چاوی لەوە بۆ یەکەمەکان بێ ئەوائیلەکان بێ ساڵانە یەکەم و دووەم و سێمەکاندا ئەمەزرێن چاوی لەوە بۆ پاشان خوێندنی ماستەر و دکتۆرایەک بخوێنێ لە شوێنێکات جێگەی خۆی بکاتەوە توانای علمی خۆی پەرە پێ بدا ئەمڕۆ ئاسانکاری گەورە هەیە لە کوردستانە زمانی خۆی ئەم بەم شێوازە نەبوو ئێستا وڵاتانی دەرەوە زۆر ئاسانە تورکیا ئێران زەمالی خوێندن هەیە دەرچوونە ئاسانە ڕەنگە بۆ ئێمە مەجالەکە گەورەتر بووە بەڵام زمانێکم مەجالە لە کوردستانان نەبوو بۆیە خوێندکار ئەبێ لە زانکۆیە بۆ ئەوەی شانازی بکە 4 ساڵی کە شانازی بکە هاوڕێی باش ڕێگای باش بگرێتە بەر لە ڕووی علم و معریفە خۆی پڕ بکات لە علم و معریفە ئەو بەشەی کەلێتی ئەبێ خۆی تێدا پڕ بکات لەو بەشە بۆی کە تەواوی کرد شارەزایەکی وای هەبێت لە هەر شوێنێک کە پێویست بوو ئەم کەسە وەربگیرەوەت بتوانێت جێگای خۆی بکاتەوە بەڕێز پێشنگ مححمود بەرپرسی ئۆفیسی گشتی سەنتەری پەروەردانی لاوان سپاس بۆی لەم تۆری لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێز.